لروشي حاجیان هەرێمی کوردستان لە سعودیە دەپرسین بەڕێز شێخ نیاز نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە مەککەوە لەگەڵما. بەڕێز شێخ نیاز زۆر سپاس دەکەم کە لەم گەشتەی هەواڵ لەگەڵمیت. پێم بڵێ دۆخی حاجیانی هەرێمی کوردستان چۆنە؟ سەرەتا برای خوای گەورەی میهرەبان، سڵاو لە ئێوە، سڵاو لە سەردەم بینەرانی کەناڵی 24 و سڵاو لە خەڵکی هەرێمی کوردستان. سپاس بۆ خوای گەورە. حاجیانی هەرێمی کوردستان ئێستا هەر هەمیان لە شاری مەککە نیشتەجێن لە دۆخێکی تەواو ئارام و سەلامەتدان الحەمدولله. ڕۆژانە هاتووی حەرەم دەکەن و پەرستش و عیبادەتەکانی خۆیان ئەنجام دەدەن. تا ئێستا هیچ گیر و گرفتێک یان هیچ کۆست و تەگەرێک نهاتووتە بەر حاجیانی هەرێمی کوردستان. بە شێوەیەکی نۆرماڵ و ڕۆژانە ژیان دەگوزارێنن و لەخوا بەجاری هیچ حاجێکمان تووشی هیچ گرفتێکی وانە بۆ کە قابلی چارەسەر نەبێ یاخوا نەخواستە گرفتێک بێت جێگای نیگەرانیمان بێت بە ئەندازەیەک. تا ئێستا هیچ حاجیشی ئەمە تووشی هیچ گرفتێکی یاسایی یان هیچ گرفتێکە پەیوەندی بە لایەنی تەندروستیەوە بێکە زۆر سەخت بیت الحەمدولله لە کەچێکی ئارام بە تەندروستێکی باش حاجیانمان دەگوزارێن لە شاری مەککەی مکەڕەمە چاڕوانی هاتنی ڕۆژی عەرەفە دەکەن بە تاسەوەن ڕۆژە بێتە پێشمان ئینشاءالله. زۆر باشە. پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان چۆنە بۆ حاجیان؟ بە ئاسانی دەتوانن کاروبارەکانی خۆیان بەڕێوە ببەن؟ هیچ کێشەیەک هەیە لە بەردەمتانە؟ سپاس بۆ خوای گەورە، سپاس بۆ ئەو ماندووبنێک کە حکوومەتی هەرێمی کوردستان چێشتوێتی لە پێندا و گەیاندنی خزمەت بە حاجیانی هەرێمی کوردستان. هەموو خزمەتگوزاریەکان بەردەستە بۆ حاجیان. شوێنیمانەوە لە مەککە زۆر لێی ئاسوودەن و ئەو خزمەتگوزاریان تر دەخوازن خزمەتگوزاری گواستیان لە بۆ حەرەم الحەمدولله بەردەوام و کاژێری بەردەوام هەیە بۆیان و هەروەها خزمەتگوزاری تەندروستی سێکلینیکی بەردەواممان هەیە. خزمەت بە حاجیان دەکەن لە حاجی پێویستی بە چارەسەرێکی سەرەتایی هەبێ. خوا نەخواست ئەگەر پێویستی بە چارەسەرێکی زیاتر هەبێت ئیحالەی نەخۆشخانەکانی تری مەککە دەکرێن. بەس الحەمدولله تا ئێستا چەند حاڵەتێکی کەم هەبووە ئەو حاڵەتانە کە پێویست بکات ڕەوانەی نەخۆشخانەکانی سعودیە بکرێت لە مەککە. و هەروەها لە بواری ئەرشادی دینی و ڕێنماییکردنی حاجیان بەردەوام لە شوێنمانەوەیان کۆبنەوەی بەردەوام بە حاجیان دەکرێت. هەم حەملەدارە بە ڕێزەکان و هەم مرشیدەکانی ئاینی و مفتیەکان ڕێنمایی پێویست و هاوکاری پێویست بۆ حاجیان دەکەن بۆ ڕێنماییکردنیان بە ڕێگەیاندنی ئەرکایەکان. لەم بوارەکانەوە وەتیمە ئیداریەکانیشمان 24 سەعات یعنی 24 کاتژمێر لە ئێشەگریدان و لە ڕاپەڕانی شوکارەکاندان کە زیاتر لە 20 لیژنەی جۆراوجۆر خزمەت دەکات لە شاری مەککە بۆ حاجیان لە لیژنەی ئیداریەکان. هەمومان بەڕاستی هەر لە سەرپەرشتیاری پرۆسەی حەج و سەردەم کارمەندان هەمومان وەکو یەک تیم لە خزمەتی حاجیان داینوە ئەوەی جێگای خۆشحاڵیە حاجەکان ئاسوودەن تا ئەندازێکی باش لەو خزمەتگوزاریان کە پێشکەشیان دەکرێت. باشە. بەڕێز نەقشبەندی سعودیە دەڵێ ڕێگری دەکەین لە نزیکەی 300,000 کەس کە فەریزەی حەج جێبەجێ بکەن. هیچ کەسێکی هەرێمی کوردستانی تێدایە کە بەڕسمی لە ڕێگەی ئەوە نەڕۆیشت بێتە سعودیە بۆ بەجێگەیاندنی ئەرکاینەکان؟ والله بۆ خۆی ساڵانە ئەو گفتانە ڕوبەڕووی سعودی دەبێتەوە. یعنی خەڵکێک دەبێت لە سەردەم وڵاتان هەوڵی دێبەجێکردنیان ئەداکردنی فەرزەی حەج دەدات بەبێ مۆڵەتی فەرمی لەلایەن عەرەبستانی سعودیە بۆ حەج. دەزانی وڵاتان مثلا سعودیە زۆرەها دیکە دەداتە خەڵکی وڵاتان بۆ سەردانیکردنی وڵاتی عەرەبستانی سعودیە ویزەی گەشتیاری دەدات، ویزەی کارکردن دەدات، ویزەی زیارەت دەدات، ویزەی ساڵی دەدات و ویزەی حەجیش دەدات و ویزەی عومرەش دەدات. ئەوەی کە لەلایەن وزارەتی حەجی سعودیە ئێمە ئاگادار کراوێتەوە پێمان ڕاگەیاندراوە تەنها ویزەی حەج دەتوانێت بەشداری بە ئەداکردنی فەرزەی حەج بکات. ویزەتر بۆ پرۆسەی حەج ناشێن و وڵاتی سعودیە ڕێگری لێ دەکات. اینجا سەبارەت بۆ چەند کەس یان چۆن ئیجراعاتیان لەگەڵەکەەوە پێوەستە بە خۆیان پێوەستە بە عەرەبستانی سعودیە پێوەستە بە وزارەتی داخلی سعودیە. بەس ئەوەی کە دەبیستین لە هاوڵاتیان لە دەرەوە بەشێک لە هاوڵاتیانی دنیا یعنی لە سەردەم وڵاتان تووشی کێشە و گرفت بووینە
بس ئێمە هەرێمی کوردستان وەکو نێردەی حاجیان هەرێمی کوردستان تا ئێستا بە شێوەیەکی فەرمی ئاگادار نەکراون لایەن وەزارەتی حەجی سعودیە پێمان بڵێن کە هیچ حاجیێکی هەرێمی کوردستانمان دەرگیر کردووە ئەنیمەکەدەم حاجیانی هاوڵاتی هەرێمی کوردستان بە فیزە ساڵی لە ڕاستیدا بۆ ئێمە ناگەڕێنەوە و بۆ هیچ بەعسێش ناگەڕێنەوە بە فەرمی پێیان بڵێن کە هاوڵاتیەکان وڵاتیان هاوڵاتیەکان شوێن دوور خراوەتە لە شاری مەکە هەیە بەڕاستی تصور دەکەم گرتنی حاجی نەبێت هاوڵاتی نەبێ ئەوانەی کە دێن بۆ حاج هەمان بە ویزەی قانونی داخلی سعودیە بوونا یعنی ساڵیان زیارەتە هەتا دوایی بەڵام حکومەتی سعودی هەوڵ دەدات لە پرۆسەی حەج لە ڕۆژانی حەج لە شاری مەکە ئەوانە وجودیان نەبی بۆی قەرەباڵغیەکە و دروست نەبی و تەنزیمەشی پرۆسەی حەج بکات چکە لە نەتیجەدا عەربستانی سعودی شەرمەزار دەبی ئەگەر بێت و پرۆسەکە سەرکەوتن نەبی یان خوا نەخواستە خەلەلێک دروست بیان ئەوزار دروست بێت بۆ تەنزیمکردنی ئوموری حەج کە سعودیە بەپرسیارە لێکە زیاتر لە 180 وڵاتی دنیا هاوڵاتیانی میوانداری کراون لە عەربستانی سعودیە یان ڤیزیان پێدراوە بۆ حەج دەبێت بیان پارێزێت ئەمنیەتیان پارێزێت و ڕێکارەکانیان بۆ ڕێز بکات دەبێت تەنزیمیان بکات ئەوجا سعودیە مەسئولیەتی خۆیەتی بکات ڕێگری دەکات لە خەڵکێک بە دووە لە دژی حەج کە لە مەکە بیت دووریان بخاتەوە پەیوەندی بە خۆیان هەیە پەیوەندی نە بە هیچ بەعسێش دنیاوە هەیە و نە پرسیش بە هیچ کەسێکمان دەکەن بەڵێ بەڕێز نەقشبەندی سعودیان ساڵ بڕیاری داوەکە هەموو دروشمێکی نەتەوەیی و تایەفی با بڵێن تایەفی و مەسەبی ینی قەدەغە بکاتەوە چی دەڵێن لەو بارەیەوە ینی عێراق خۆشی گوتوێتی کە دوو حاجی عێراقی دەستگیر کراون لەسەر ئەو بابەتە وەکو عەرزکردن سعودیە بەرپرسیارە لە تەنزیمکردن و ڕێخستنی پرۆسەی حەج بۆ هەموو دنیا ساڵانە بەردەوام و بەردەوام سەردەم نێردەی حاجیان ئاگادار بکاتوان بەحسی حاجیان وڵاتان ئاگادار دەکاتەوە کە خۆیان بە دوور بگرن لە دروشمی سیاسی یان لە هەڵکردنی ئاڵای وڵاتەکانیان لە شوێنەکان چکە بەڕاستی دەیانەوێت حەساسیەت و یان صراع ململانەیە دروست نەبی لە بینی میلەتان یان لە بینی نەتەوەکان یان لە بینی وڵاتان بۆیە وەکو مافێکی خۆی بە ماف خۆی دەزانێت کە ڕێگری بکاتەوە بەردەوام هۆشداری دەداتە سەردەم نێردەی حاجیانی دنیا کە حاجیانتان خۆیان دوور بگرن لە دروشمی سیاسی و خۆیان دوور بگرن لە هەڵکردنی ئاڵای وڵاتەکانیان خۆیان دوور بگرن لە هەر بانگەشەیەکی سیاسی ئەو ڕێکارێک کە پێویستە بخۆیان بەوەی پرۆسەکە بە هادی و بە هێمنی و دوور لە ململانی سیاسی وەڕێوەچیت. زۆر سپاس دەکەم بەڕێز شێخ نیاز نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە سعودیە لەگەڵم بووی دەست خۆش.